بۆ هێزی زۆر دژی لالەزار بەکارهێنرا ئەو مەترسیانەی کە شەوی 22 مانگ لە سلەیمانی هەبوو بوون. دابینکردنی پارە لە هەولێرەوە بۆ هێزەکەی لاهور جەنگی و ڕاهێنانی زۆر بەو هێزەی ناوی دووپشت بوو. کاری هێزە ئەمنیەکانی سلەیمانی بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگا قورس کرد. مەترسی گەورە هەبوو بە ناوی پاراستنی یاسایشی شار. هێزی پارتی بە ناوی حکومەتەوە بێتە سلەیمانی. ساڵێک بەسەر ڕووداوەکانی هەشتی تەموزی ساڵی 2021 تێپەڕ نەبوو بوو. لاهور جەنگی بورهان و گروپەکەی دەستیان بە دروستکردنی هێزێکی سەربازی کرد. هێزێک کە پاری زۆریان خراپ و بەردەست، پلانەکەیان بە شێوەیەک بوو 1000 چەکدار لە خۆیان کۆبکەنەوە. بەڵام ژمارەیان نەگەیشتە و خواستەی ئەوان لەگەڵ دەستپێکردنی دروستکردنی هێزەکەیان بە ناوی دووپشک. لاهور جەنگی هەڕەشە و ناوزڕاندنی زۆری بەسەرۆک و سەرکردەکانی یەکێتی دەکرد. بەڵام یەکێتی لە ئاستی باڵادا بێدەنگیان هەڵبژارد، هیچ کاردانەوەیکیان نیشان نەدا. ئەو هێزەی لالەزار هێندە پۆشتە بوون کە گومانی دروست کرد و کە ئاخۆ لەکێوە پشتیوانی مادی دەکرێت. دوجار ئاشکرا بوو لە هەولێرەوە پشتیوانی دەکرێن. هەر ئەوەش ترسی گەورەی دروست کرد تا بە ناوی حکومەت و پاراستنی سلەیمانی هێزی پارتی بهێنرێنە سلەیمانیەوە. دوجار پەیوەندیەکانی لاهور جەنگی بە مەسرور بارزانی ئەوەی ڕوون کردەوە کە ئەوە مەسرور بارزانیە پشتیوانی ئەو گروپە دەکات. بە شێوەیەک تا ئێستاش لەو پشتیوانیانی بۆ گروپە بەردەوامە. پێش کۆنتڕۆڵکردنی لالەزار و کۆتایی هێنان بەو گروپەش ئاشکرا بوو کە مەسرور بارزانی دەیەوێت بە ناوی حکومەتەوە هێزی حیزبەکەی بێنێتە سلەیمانی. بۆ ئەوەش بەڵێن بەو هێزەی لالەزار درابوو کە تا بەیانی ڕۆژی هەینی بەرگری بکەن، دواتر ئەوان مداخەلە دەکەن و بە ناوی ناوبژیوانی دەیان پارێزن. لە کاتی ڕووداوەکان هەمووان و پرسیاریان بۆ دروست بوو ئاخۆ بۆ ئەو ژمارە زۆرەی هێز بۆ دەستگیرکردنی لاهور جەنگی و چەند کەسێک بەکارهێنرا. ڕوونە ئەوەی کە ئەو گروپە نەیانتوانی ئامانجەکەیان بپێکن و 1000 کەس کۆبکەنەوە. بۆیە هەندێک دەڵێن کۆی ژمارەی ئەوانی پارەیان بە ناوی ئەو هێزەوە وەرگرتووە 850 کەس بوون. بەڵام هەندێک سەرچاوی دیکەش دەڵێن ژمارەی هێزەکە نزیک بۆتەوە لە 400 کەس، بەڵام ڕاهێنرا و خاوەن چەکی پێشکەوتوو بوون بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا و پاراستنی سلەیمانی لە مداخەلەکردنی هێزەکانی پارتی بە ناوی حکومەتەوە. هێزە ئەمنیەکانی سلەیمانی ناچار بوون هێزێکی زۆر کۆبکەنەوە و سلەیمانی لە هەر مەترسێکی گەورەتر بپارێزن. ئەوەش هۆکاری بەکارهێنانی ئەو هێزە زۆرە بوو لە شەوی 22 ئابدا.